نەمانتوانی ئەو نەخۆشانی کەوا لە قاوشەکانە داخڵ بوون بەجێیان بێڵڕێت و دەرگاداخرێ ئێمە توانیمان ئەوانە هەر بەردەوام چارەسەریان بۆ بکرێت تاوەکو ئێشتا باری تەندروستیشیان زۆر باشە و پێشمان خۆشەکەوە ئەم بایکۆتەوە بەرە و چارەسەرێکی هەرچەنە چارەسەرێکی با بڵێن تەواویش نەبێ بەڵام ئێستا باشە بتوانرێتەوە خزمەتە بگەڕێتەوە بۆ هاوڵاتیان. من دایمەن لەم بەشەیە لەم کە با بڵێن جۆرە خۆپیشاندان و هینا ئەوەم بە باش زانیوە کە خۆزگە کاتێک کە ئەم ڕەوشی تەندروستی و پەروەردە تێکە چوو خەڵکانێک خۆیان یان خۆپیشاندانیان کردایە بۆ ئەوەی ئەم دوو سێکتەرە ئەم دوو بەشەی ژیانی خەڵک پەکی نەکەوێ خۆیان کەسەکان با بڵێن کارمەندەکان و مامۆستاکان نەبنە خۆپیشاندەر بەڵکو خەڵکەکە و دایک و باوکی کەس و کاری خەڵک ببێتە خۆپیشاندەر بۆ ئەوەی کەوا ئەم دوو سێکتەرە بەرز بێتەوانە یان مەسوولەکان لە پەرلەمان ئەبوایە جەختیان لەسەر زۆر ئەمە بکردایان نابێ ئەم شتەوا بێت چکە ئەم دوو بەشە بەشێکن پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە بەشێکی زۆری کارمەندان و پزیشکانیش بڕیاریان ناوەکەوە لە سبینەوە دەوام باشتر بکەن کەوا ئێمە بتوانین خزمەتە گوزاریەکانی کەش بخینەوە گەڕ